بە قورعان زۆر ڕەفیق و زۆر برادرم لەگەر عەیران لەگەر بەستە لەگەر لاوگ با بڵێن لەگەر هەر هەمووی دۆستایەتیم زۆر بەقوەتە و لەگە برا عەیران بێژەکانیش عەلاقاتم زۆر بەقوەتە. ئەمڕۆ بۆ ئەم فیستیڤاڵە چی دەڵێ؟ واللهی ئەمن دەستخۆشی لە کاک ئەمیر و ئەو ستافەی هەموو عەیران بێژان یعنی دەستخۆشیان لێ دەکەم کە ئەوڕۆ ناوەندی عەیران بێژان کراوە ماڵی حەسەن عەیران بەڕاستی من دەستخۆشیان لێ دەکەم و زۆر پێشم دڵخۆشە وا دەزانم ماڵی منە. چ هەستێکی دروست دەبێ ئەو کاتانەی کە گوێ لە عەیران دەگرێت؟ بە قورعان بەخۆی عەیران ڕەسەنایەتی کوردیە هەموو باب و باپیرانیشمان هەموو عەیران بێژەکانیش دەرن عەیران پیر نابی لەبەر ئەوەی بە مروری زەمان تەمەن لە گچکەیەوە کە دێتن بەسەر دەکەویتن حتمیەن حەز و ئارەزووی دەستە عەیران ئەتوش ڕۆژێکدا دێ حەزت دەستە عەیران لەوانەیە گەنجێک تازە پێڕادەگا حەزی لە مەسەلەن لە گۆرانی با بڵێن دهۆڵی و ئەوانە بیتن بەڵام کە تەمەنی بەسەکەت دەستە عەیرانی ئەوەیە مەسەڵێک کە دەرێن عەیران پیر نابی عەیران نەوە بەنەوە دەیگاتێ و حەزی دەستە عەیرانەوە. ئەو کاتانەی کە مەجاڵ تێ خۆت لە لای خۆت حەیران شو دەڵێ؟ ئەمە زۆر جار هەیە بەخۆم مەسەن لە سەفەر یا مەسەن لە شوێنێک لۆ شوێنێک لە سارێ بەخۆم لەناو سارێ خۆم عەیران دەرێم بەستەی دەرێم لاوگ دەرێم یعنی لە کاتێکی تری وەکو باسیش بڵێ ئینشاءالله ئینشاءالله.